سێ کەس لەم دنیادا ناحەسێنەوە خۆشەویستان، واللهی سێ کەس خۆشی لە ژیان و دڵی خۆیان نابینن، خوا پەنامان دەی. یەکەمیان بێکار و مفتەخۆر، ئەو کەسەی حەزی بە کارکردن نییە، هەر حەزی لە بەلاشە و موچەی بندیوار و خۆتزیینەوە لە کار و دزی و پاشقول لێدان و تەزویر و غەش و واللهی کابرای غەشاش ئەوەندەی بەو غەشەوە ماندوو دەبێت بە حەڵاڵی کاسبی بکردا بەسی بوو، ئەوە قەت ناحەسێتەوە، قەت پەنا بۆ مفتەخۆری و غەش و دزی و بێکاری مەبە، کارکەر بە کاکی من کار بکە بە ئیزنی خوا. دووەمیان حرامخۆر ملیارلێر بێخۆزگەی پێ نەخوازی، قەسەم بەخوا بە دیکۆری دەرەوەی ماڵ و ئۆتۆمبیلە جامڕەشەکەی و فڵانی نییە، وەڵڵاهی ناخی ڕەج بۆ لە خەفەتە، بەخوا نانێکی ئیسراحەت لەسەر ئەو سفرەی لەگەڵ ماڵ مناڵیان ناخوا، حرامخۆر وێرانە. سێیەم کەس کە ناحەسێتەوە لە دنیادا حەڵاڵخۆرە، بەخوا غەشی لە ژیانیان نەکردووە، پاکخۆر، کار دروست، بەڵام نەعوذ بالله بەهی خوای نازانێ، بڕوانامە بەدەست دێنێ قوربان چاک سەعیم کرد هەوڵ تێکۆشانی خۆم نەتەلەبە نەبینن لە 12 دەرچووە ڤیدۆکانیان بڵاوە، ئەوە من خۆم دەمزانیەوە دێنم، هەر نەعوذ بالله جارێک ناڵێ سوپاس بۆ ئەڵڵا، دەوڵەمەندە لەگەڵی دانیشە دەڵێ قوربان من هەر لە منداڵیەوە کەسابەتم کردو، ئێمە هەر بە بنەماڵە دەوڵەمەند بووین، ئەوەی لێی ناویستی بڵێ ئەمە هی خوایە، بەو خوایە غەشت لە کەس نەکردووە، بەڵام بۆ دڵت ئیسراحەت نییە. ئەوە وەڵامە ئەم جومعانەی مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی ئینشاءالله وەڵامی پرسیارەکانتان دەداتەوە. واللهی کابرا دەڵێن لە ژیان مامۆستا دینارێکی حرام نەهاتۆتە ماڵمەوە، بەخوا ڕاست دەکەی، ئەزانی بۆ دڵخۆشنی بۆ ماڵ و منداڵن ناساڵحە بۆ گرفتت هەیە نەتگوت ئەمە هی خوایە، جا ئەمجا کەی بەهی خوا نەزانی بوغڕا دەبی، خۆت بە ڕەفیقی خەڵک نازانی، ئاخری تووشی موشکیلە و دوژمنایەتێک دەبی، ئەوەی هەتە دایدەنیتەوە، چاولێ دایمە دڵن ناڕەحەتە.